ئامۆژگاری و نەسیحەت زۆر گرنگە. ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی نەسیحەت و ئامۆژگاریە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ الدین و نەسیحە. نەسیحەت واتە ساغی، واتە ئامۆژگاری. ئەو کەسێک کە نەسیحەتێکی ئەبێت ساغ بێ بەرامبەری، درۆی لەگەڵا نەکەی، فێڵی لەگەڵا نەکەی. ئەو کەسێک کە نەسیحەتەکە ئەبێ لەبەر خاتری خوا نەسیحەت بکە، ئیخلاسی ئەبێ لە نەسیحەتەکە، ئەبێ نەرمونیان بێ لە نەسیحەتەکە، ئەبێ نەسیحەتکردنەکەی لە بەردەم خەڵکا نەوێ کە تۆ لە بەردەم خەڵکا کەسێکت نەسیحەت کرد تۆ فەزحێکەی، نەسیحەتی ناکەی، تۆ ئابڕووی ئەبەی. وتراوە انصحنی لا تفضحنی، ئامۆژگاریم بکەن نەک حەیام بووە، نەسیحەتم بکەن نەک ئابڕووم بتکێنە لەناو خەڵکا. هەر لەبەرەوە ئیمامی شافعی قسەیە زۆر جوانیە، یعنی سێ دێڕێیە لەسەر نەسیحەت زۆر جوانە. فەرمێ تعمدني بنصحك بانفرادي، الله كاتي نصيحت مكي هولد بتنياي نصيحتك، وجنبني النصيحة في الجماعة. تعمدني بنصحك بانفرادي وجنبني النصيحة في الجماعة، فإن النصح بين الناس نوع من التوبيخ لا أرضى استماعه، فإن خالفتني وعصيت قولي فلا تجزع إذا لم أعطيك طاعة. يعني الله نصيحتك لنصيحتك بتنيا نصيحتك بتنيا ئامۆژگاریم بکە لەناو خەڵکە ئامۆژگاریم مەکە، چونکە لەناو خەڵک ئامۆژگاریکردن جۆرێکە لە ئابڕوویبردن. ئینسان ئەبێ نصیحەتی خەڵکە نەک ئابڕوویان ببە، نەک ئامۆژگارەکە بێتە سەبەبەوەی کە کابرا ئیتر ڕووی نەیە لەناو خەڵکە سەربەرز کاتەوە. جا ئەگەر تۆ بەو شێوە نصیحەتمت کرد چاکە، بەڵام ئەگەر بەو شێوە نصیحەتمت نەکرد کەوابوو چییە؟ کەوابوو ئیتر عاجزیش مەبە لە من کاتێکە منیش گوێم لە تۆ نەگرت، ئیتر بێتاقەت مەبە کاتێ من گوێم لە تۆ نەگرت. جا لەبەر ئەوە خۆشەویستەکانم هەوڵدان کاتێ نەسیحەتی خەڵکەکەن لەناو خەڵکە نەسیحەتی مەکەن، بەڵکو بە تەنیا نەسیحەتیکەن و بە تایبەت ئەوانەی کە مەسەن کوڕتن مناڵتن، ئەوانەی لەژێر دەستی توان، خێزانەکەت مەسەن کوڕەکەت مناڵەکەت تەلەبەیەکەت هەوڵدە مەشکێنەوە لەناو خەڵکە، بەڵکو بە تەنیا نەسیحەت و ئامۆژگاری بکە.